أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. الرحمن علم القرآن خلق الإنسان علمه البيان. الشمس والقمر بحسبان. الله أكبر الله أكبر الله أكبر. لا إله إلا الله. الله أكبر الله أكبر ولله الحمد. والنجم والشجر يسجدان والسماء رفعها ووضع الميزان ألا تطغوا في الميزان وأقيموا الوزن بالقسط ولا تخسروا الميزان. الله أكبر الله أكبر الله أكبر. لا إله إلا الله. الله أكبر الله أكبر ولله الحمد. وأقيموا الوزن بالقسط ولا تخسروا الميزان والأرض ووضعها للأنام فيها فاكهة والنخل ذات الأكمام. الله أكبر الله أكبر الله أكبر. لا إله إلا الله. الله أكبر الله أكبر ولله الحمد. جەژنە دەهەڵکەن بخور بابۆنی بڕوا بۆ دوور بەسەرکەوە خاڵ و پور ببەخشەوە گوڵی سوور بابێن خەندە بڕوێنین قەڵای خەم بڕوخێنین ڕەحم و سۆز بجوولێنین قینەی دڵ هەڵتەچێنین ژین بە خەندە بیناکە بڕوێنە تۆوی چاکە بۆ ئاشبوونەوەی ڕاکە دەنا دنیا کەلاکە. بەڕێزان خۆشەویستان سەلام و ڕەحمەتی خوای گەورەتان لێبی. ئەو جارە شاتینەوە خزمەتان لە بەرنمەیەکی تایبەت لەسەر بەرنمەی جەژنانە کە لێرەوە جەژنی خۆمان ئاراستەی تەواوی مسلمانانی جیهان دەکەین بە تایبەتی ئەوانەی کە ئێستا گیان لە دەنگمانە و بە میوانداری ئەو بەڕێزە خۆشەویستانە کاک حاجی نیزام و ستافەکەی کاک سەلیم و هەروەها لەگەر مامۆستا عەبدولخاڵقی ڕووناچی کەوا مەشهورە لەگەر مامۆستا شێرزاد عەبدولحەمیدی کە بە مامۆستا شێرزاد گردەچاڵی ناسراوە. لێرەوە زۆر بە خێراتنیان دەکەین. سەرەتا بە بەرنامەکەمان بە جێڕانی چکولێت بیتن هەستا ڕومەی سەخان ئەگەر لە مامۆستا شێرزادیوە دەست پێ بکەی. ئەو گەنجەش دەی بەڕێزان سەرەتا دەمانوێت بچینە لای مامۆستا عەبدولخاڵقی کە پرسیارەکانی ئێمە هیچی لەسەر فقه و شەرع و ئەو پرسیارانەیە کە پێشتر ئێوە لە مامۆستای ئازیزتان دەکرد.
بەرنامەی ئەو جارەمان بەرنمەیەکی تەرفیهی باز لە سەر جەژنانە و کەمێک لەو نەهامەتی دنیای بینە دەرێ بە باسی ژیان و بەسەرهاتیان و بە تایبەتی جەژنەکان و بۆنەکان کە ئەوانە زۆر دەوڵەمەندن. مامۆستا گیان ئەگەر جژنە پیرۆزەی ئاراستەی مسلمانان بکەی و دواتر پرسیارت ئاراستە بکەین. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. طبعا منیش وەکو بەڕێزت جژنە پیرۆزانی خۆم ئاراستەی تەواوی مسلمانانی دنیا دەکەم و بە تایبەتی مسلمانانی کوردستان لە هەموو پارچەکانی و بە تایبەتەری خەڵکی هەرێمی کوردستان لە خوای گەورە داواکارم کە ئەو جێژنە بێتەمای خێر و خۆشی ببتەمای سەرکەوتن ببتەمایەی نەمانی ئەو هەموو ناکۆچی و ناتفاقیەی کە لە نێوان مسلمانان و خەڵکی کوردستان هەیە و لە خوای گەورە خوازیارین ئینشاءالله ئەو جێژنە ببێتەمای کۆتایی قەیرانەکانەوە و ئەزمانی کە ڕووی لە وڵات و ملەتی ئێمەکردی هەمووی کۆتایی بێ و خوای گەورە جەل لەوعەلا جەلەوی دڵەکان پەرچێش بکە بۆ لای خۆی و پشت پێغەمبەری بۆ سەر شەریعەتەکە ئینشاءالله. بەڵێ دەست خۆشبی مامۆستا گیان. مامۆستا گیان سەرەتا من دەمەوێت لەو کاتەی دەست پێ بکەم کە ژیانی منداڵیە دەمەوێت ئەمە لە هەرێمێکدا دەژێن لە وڵاتێکدا دەژێن یعنی کەم کەسێک وا هەیە ئیش و کار و کاسبی نەکردی بە منداڵانیش ئەگەرچی لە وڵاتان نییە جەنابێت هیچ ئیش و کارێکت کردیە کاسبیەکت کردی یان چەند زۆر کاسبیت کردیە لە تەمەنی وەکوبرەی سەرەتایی. طبعا مەسەلەی کەسابەت لەبەر ئەوەی ئێمە الحەمدولillah مسلمانین و لە خانەوادە و بنەماڵەیەکی مسلمان پێگەیشتینە لەگەرەوەی کە الحەمدولillah قۆناغەکانی خوێندنمان خوێندووە بەڵام لەپار ئەوەش کار و کەسابەتمان کردیە بە تایبەتی من زۆر دڵم بەو حەدیسەی پێغەمبەر خۆشە کە دەفەرمی ئیستەخشەوشن فەئینە النیعمەتە لەن تەدوم کە پێغەمبەر صلی الله علیه وسلم فێرمان دەکە کە خۆمان لەسەر ژیانی زبر ڕابینین چۆن نیعمەت بەردەوام نابی ئینسان بە نازشی و بەو شێوەی بەڵکو نا فێربی و لە منداڵیەوەش الحەمدولillah لەگەرەوەیدا کە ماڵی ئێمە وەکو بابم بە ڕەحمەتی و داکەمان پێویستیان بۆ نەبوو کە من نیشانۆ بکەم بەڵام دایکم ئێمەی فێرە ئیش کردیە بام زۆر جار معارض بووە حەزی کردێ بخین بەڵام داکەم ئیشی بە ئێمە کردیە من دەڵم ئیشەک نییە نەم کردبی ئیشەک نییە نەم کردبی هەموو ئیشەکم کردیە سبحان الله ئەجا 11,000مان فرۆشێتە من ئەو کاتی لە گەڕەچمەندکاوی بووین 11,000 داکەم بە ناو بانک بوو پاقلاوەمان فرۆشتیە تا بەبیرم دێ ئەو کاتی گچکە بووم خەپۆکە بووم هەموو جاردیان گوت دوو بە عەلیسا پاقلاوە پیسە ئەجا سبحان الله جارشی بەبیرم دێ ئەوە پاقلاوان پێ بوو دەمفرۆشت وەختی نێوڕانێ بوو لەسەرم مابەوە لەو دەمەی کابرایەکی بە تەمەەن هات وەرە کوڕم وەرە پاقلاوەکەت پێ گوتم ماگوتێر کوڕمەوە پاقلاوە جیزی میزی تێدایە گوتم ئارێ وەڵا جیزی دەگەدرێ میزیش لۆ تێ دەکەم هەر گوتم لە کۆر کاتەوە لە کۆر کاتەوە با بڕۆ تەبعاً ئیشی کرێکاریش هەموو جۆر ئیشەکەم کردیە سپیم کردیە لە بەخم کردیە بەبیرم دێ یعنی گچکە بووم یعنی تەمەنە چوها 12 ساڵان بوویمە ئیشی قۆڕکاریم کردیە ئیشی جێسم کردیە ئیشی لە بووم هەموو شەکەم کردیە. مامۆستا قەت بەدەستی بەتاڵی گەڕاوی یان زەرت کردی ئەو ڕۆژە لێ پێچینەوە محاسبە ئەو شتانە شەبووە؟ نه الحەمدولillah ئەوە نەبوو ئەوە نەبوو مەسەلەن کە ئیشەکەمان کردیە الحەمدولillah قەت ئیشەکەەوە نەبووە زەرەری تێدا بکە یانە کۆچی بەیە تومای خۆتەر دەدینەوە بەڵام جارێکی ئێستاش بەبیرم دێ پاقلاوەمان جە پاقلاوەکان مربع بوو بە 100 فلسیبوگرام بوو ینی پاقلاوەکە جارێکی چێرەکە زمانێکی پێداینە هەمووی بردو نازم بە زمانی استێماش دەرێن مانگای پێدرێن نیە سبحان الله زمان هەمووی بێت ئەو کاتی زۆر زۆر ناخۆش بوو بۆ من بەس هیچ محاسبەیان نەکرد الحەمدولillah. یعنی هیچی نێشتەوە لەسەر سینەکەی؟ ناوەڵە هیچی نێشتەوە بەس وەزەمەوە چێرە گەندەڵ بوو. وەڵێ زۆر سپاس دەکەی مامۆستا لە چینە لای مامۆستا شێرزادی. مامۆستا شێرزاد ئەگەر جەژنە پیرۆزەی ئاراستەی مسلمانان بکەی و لە دواتریش جەنابیشت ماشەڵڵا ئیشت کردیە بەڵام دەرێن ئەتو یەکێک لەو کاسبیانە سەمونت فرۆشی و ڕووداوەکی شێ ئەگەر دواتر بۆمان باسکەی. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين وصلى الله وسلم وبارك على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم أجمعين. أمنيش بر بدلم داول خدا رب العالمين دكم كطاعته وعبادتي خشكورا حاجة كان من قبول بكاتن وخدا رب العالمين أو عبادته برس شيء كأواني محروم بون لو سفري كانتشون حج لأنه مني حاجيان هتا عرفيتي دا بروجي بون يعني هر كردوشي ساشن أنزام دا خواهي قول طاعته وعبادتهم لاش قبول بكاتن
إن شاء الله تعالى وجژنە پیرۆزش لە تەواوی مەملەکەتی مسلمانان بەگشتی ئومەتی ئیسلام دەکەم بە تایبەتی لەو هەرێمی کوردستانی خۆمان إن شاء الله. دیارە ئەمەش هەروەکو جەناب مەمەستا باسی کرد لە قۆناغی منداڵی چونکە بارودۆخەکەی ئەو کاتی هەروە بوو زۆربەی زۆری خەڵک فەقیر بوو زۆربەی زۆری ئەوانەی کە ئەمە خانەوادەک بووین تۆزە قەرەبارق بووین دەبا ئیلا ئیشەکمان هەر بکرد بایە چونکە لە مارێ مانەوە هەر نەبوو داکم زۆر جارن بەبیرم دەدەگۆ کوڕی خەرچی هەموو ڕۆیشتن لە سبەینێ زوو ئەنگۆش هەر پارتان داوە لە مارێ ئەگەر ڕۆژی لە مارێ باینە جا ئەمە سەمرم دەفرۆش بە زۆری کوڕێکمان لەگەردا بوو لەوەی کە جەنابەت باسی ڕووداوەکەت کرد ناوی سەلیم بوو هەر کوڕە پلچشم بوو یادی بەخێر ئێستا لێرە ئەوش دەنگی زۆر خۆش بوو دەنگێکی ناسچی هەبوو هەتا لە مەکتەبێش لە کاتی تیپ و سرود و شتانە دەریان دەهینە سرودیان پێدەگۆ بەبیرم دێ لە هۆڵی گەل بوونا میدیای هۆڵی گەل لە شەوەی هەیە کاک حاجیوەنیا لەوێن دەرێ دیارە ئاهەنگێکی گەورە کرا ئەو کاتی باز دەکەم ینی زمانی پێش کۆتایی ڕوخانی برین ڕژەمی بەعسوانە بوو دەنگی زۆر خۆش بوو سرود و گۆرانی و شتانی دەگۆ زەکە سەمونی دەفرۆش دەنگی زۆر خۆش بوو بەرەبەری ینی پاشی نوێژی بەیانی دنیا هێشتا ڕووناک نەبوو سەمونەکەی لە پشتی خۆی هەرداوە بوو لە هەر چادەوری خۆی دەسوڕا دەگۆ سەمونی گەرێم ئەو هەدە سوڕاوە چۆی دەگۆ یەک فڕی لێ داهاتە هەموو مارەکان جوان لێوی کابراکی هاتە دەرە زامش هەلو کۆرانەی سەمونم دەفرۆشت کابرا کاتە دەرە گوتی قوزەر قورد گوتی مزەخەی ئەو کۆرانتان هەموو دزی بە ناوی سەمونی گەرم لازە کە سابت کەشما زۆر کردێک و جەنابی مامۆستا باس کردم کوبم فرۆشتیان باقلاوم فرۆشتیان کرێکاریم کردی عەمەلاتی ینی کوبرە ئیشی لەبغی ئیشی سپیکاری زۆر ئیشمان کردیە بەڕاستی لە تەمەنی خۆمان دەست خۆشبی مامۆستا گیان کەواتە ئەوە پرسیارانەمان بۆ ئەوەیە کەواتە ئەو منداڵانەی کە گیان لێ مامۆستایانی ئاینی ئەوانەی کە پێگەیشتون کە دەیانبینن خەڵک ئێستا گیان لێ ڕادەگریتن ڕۆژانێک هەبووە ئەو کار و کاسبیانەیان کردێ و ڕێگر نەبووە دەچینە لای کاک حاجی ئەگەر جەژنە پیرۆزەی خۆ داراستەی مسلمانان بکەی وەداتر دەگەڕێینەوە بەناوی خۆی بەخشندە و میهرەبان پاشان درود و سەلام ڕژێ بەسەر ژانی پێغەمبەرمان محەممەد صلی الله علیه وسلم ئەمین شەروەکە و مامۆستا بەڕێزانە جەژنە پیرۆزە لەسەر جە مسلمانانی هەموو دنیا دەکەم بە تایبەتی کوردستانی خۆمان و شاری هەولێری خۆشەویست و هیوادارم ئەو جەژنە ببیتە هەوێنی هەموو دردەکانمان و بتە ساڕێژی هەموو میرینەکانمان بە دەردی مامۆستای بەڕێز گوتنی ئەو قاتی قوڕی و ئەو ناخۆشە ئەو گریانەمان لە کۆرە بیتەوە خوایە خوا دەرکە خێر و بەرەکەمتان لێ بکاتەوە ئینشاءالله خوایە بەڵێ قوربان ماشەڵڵا هەر ئەو ڕۆکە شعرەکەت دانایە و دەتەوێت پێشکەشی بینەران و کەناڵی ئاسمانی پێیان بکەی بە تایبەت لەو بەرنامەیە ئەو شعرە چۆن یعنی بۆ خۆت دەستی شعریشت هەیەەوە بەێ بە تاکی تەر ئۆشەوە ڕۆزاناتان تەلەفۆنتان کرد گوتمان عەزمان لێیە سوورودەگەوا لەسەر جێژنێوی ئەمیش وابوو ئەو سوورودەمدانە ئەو شعرم هەر ئەو ڕۆنووسی و ئێستا پێشکەشتانی دەکەم ئینشاءالله وەڵا پێمان خۆشە گەر ئێستا پێشکەشمان بکەی زجنا نشايادي يا مبارك بايادم زجنا نشايادي يا مبارك بايادم براول خيلي تساتو كريدم براول خيلي تساتو كريدم تساتو كريدم
على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على حبيبنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على شفيعنا محمد وعلى آله وصحبه وسلم. یا خۆ بە خێر بێەوە دەست و خامەت هەر ڕەنجین بی کاک حاجی گیانەوە بەشەکی برین هەورامی بوو شارەزای شتێ دیارە لە هەورامی چۆنەوە بە خدای بە حکمیەوە ئەم کەسەن سارا هونەرمەندم و شارەزای شعرم و هۆنراوە پەخشان و هەموم دەزان برین هەورەمان ئێستا بە سیاسەمانە مەشهورە و ئەی برین هەولێری خۆم بە حەیران و قۆریات و هەروە برین دەشتی گەرمیانەوانە بەمقام ئای و قەتار و ئەڵاوەیس و ئۆزا مهم ئەوەیە ئێستا خەڵکی هەورەمانجیان لێ بینەرێ وڵا وشەکانیان لێ تێکداین و نازان یعنی وەک خۆیتی بەرەی وەک خۆیتی من شارەزای چاکم لە شعری بە حکمیەوە من چل سارە شعر بێژ بوو شعری دەخینەوە و شعری دەڵێن بەرێ بەڵێ زۆر سپاس دەکەین چینە لای کاک سەلیمی کاک سەلیمە گەر جەژنە پیرۆزەی خۆ داراستەی مسلمانان بکەیت بەڵێ منش پیرۆزبایی لە یەکەیەکە مسلمانانی شاری هەولێر و سەرجە مسلمانانی جیهان دەکەم هیوادارم ئەم جەژنە بێتە مایەی شادی و کامەرانی لە بۆ هەموو لایەک و پیرۆزبایی لە هەموو خۆشەویستان و دۆستان دەکەم هیوادارم هەروەکو بەڕێزانەش فەرمیان لەو جەژنەدا ببێتە مایەی فەراحی لە بۆ هەموو ئەو کەسانەی کە با بڵێن لە زیندانەکانن خی گەورە ئازادیان بکە لە بۆ هەموو کەسانی کە ناڕەحەتیان هەیە نەخۆشیان هەیە ئەو جەژنە بێتە مای شیفا ئینشاءالله خی گەورە ئەو قاتی و قوڕی و ناخۆشەمان لەسەر هەر ببی ئینشاءالله زۆر سپاسەکە بیدێ کاک محەممەدیش کاک محەممەد دنیا کاک محەممەدیش دیارە کوڕی کاک حاجیە لێرەوە دەستخۆشی لێ دەکەین دیارە هەر بە تەنیا بابی سرودەکەی نارێ ینی وا ئەوەیشی ڕاهێناوە لە دەفلێدان و دەستی خۆش دەریویمە بەڵێ جەژنە پیرۆزی خۆ ئاراستەکە بەنایخوا جەژنە پیرۆزی خۆم ئاراستەی سەرجە مسلمانانی هەم زیان دەکەم بە تایبەتی کوردستان هیوادارم ئەم جەژنە ببێتە مای خێر و خۆشی بۆ هەموو مسلمانە بەڵێ دەست خۆش بێ زۆر سپاس دەینەوە لای مامۆستا عەبدولخاڵقی مامۆستا گیان قسەیەک هەیە زۆربەی خەڵک ئەوە قسەی خەڵکی دەرێن منداڵەکانی مامۆستایان زۆر بێعارن یعنی نازانم هۆکارەکەی چە دەژرێن زارێک جەنابێت هەر لە ڕووی ئەو بێعاریەوە دەرێن زارێک جەنابێت وتاری زۆر بە حەماسەت و گەرم و گوڕدا یعنی دەبواە خەڵک بگریا باە باسی مردن و قیامەت و ئانەیە کەچی تەمەشا دەکەی خەڵکەکە هەموو پێدەکەنن عجایبت لێ هاتیە باشە هۆکارەکەی چییە باشە دەبی ئەمن یعنی ئەمن تێکچووم یان ئەو خەڵکە تێکچوبی نەتزانیا لە دوایڕە ڕووداوەکە بووە گەر لۆمان باس بکەی تەوان بەنسبەتەوەی تە جەنابەت خاترت گرتین عالم دەرێن شەیتانم داری مەلای تەوان کاتی خۆی لە مامۆستا مەلامەزیدیان پرسی بە ڕەحمەت بی تیان بۆ منداری مامۆستایانی ئاینی ئەوها شەیتان و بیعارە ئەیش فەرمی کوڕم هەر منداڵێک شەیتانشی لەگەرە بەڵام منداری مەلای دوو شەیتانی لەگەرە تیان چۆن فەرمی شەیتان بابیان ناوێری ئیبابیشیان دەستەکەن کوڕەکەی تۆلەویشی دەکەن سبحانڵە بالفعل وایە بەڵام الحەمدولله و مامۆستا بەڕێزانێک کە الحەمدولله مندارەکانیان جوان پەروەردە کردیە و جوان ئاراستەکە دەبوونیە نموزەجی جوان الحەمدولله ناو خەڵک کۆمەڵی مامۆستانی گەورەی ئێمە الحەمدولله ئێستاش یعنی وەکو دەرێوە جاق کۆرینە منداڵەکانی هەموو جێگرەوەیانەیە الحەمدولله مامۆستا قسەکەش دەورم بەس دەڵێن توپ سەلماندیت ئێستا مندار ئەگەر فەقیر بیتن دەبی بێ خەستەخانەی نیشانەی نەخۆشی نەرە حرەکە جوولە نیشانەی نەشاتە نیشانەی حەویەت و ئەرژانی تەدا هەیە ئەو کاتی جەنابی مامۆستا شێرزاد دەزانم لە مزگەوتی حاجی عەبدولباقی من خدا عەفو کیاڕوێستەوە پیاوە بەرزە چوتۆ ڕەحمەتی خوای کە مزگەوتی دارولسەلام نوشی 5 سال خزمەتم لەوێ بوو شەوەکان وەزەم شەوی قەدر بوو ئەرەو کاتی وتارم لە بۆ خەڵکیدا و خەڵکێکی زۆریش لە مزگەوت بوو ئاتەنەو کەسەی کە وتار بێژە دەیەوێت بە شێوەیەک تەبعا لە پاش ئیخلاسیەت و دڵسۆزی لە خوای گەورە دەیەوێت بە شێوەیەک ئەدا بدە بکە ئەو پەیامەی کە دەیە بگەینتە خەڵکی کوبستە ناودڵی خەڵکی و کاریگەری چوە پیا بکە شەحنەی ئەو کەس ئیمانی ئەو کەسەی بەرز کاتەوە کە چوە دەرێ تاسیری بکە بگۆڕی بە تایبەتی مانجی ڕەمەزان بوو ئەو کاتیش ئەوە نەبوو مێز و ئەو شتانە تەنها کورسیەکە بوو کورسەکەش سار پیا بوو پێشت چۆل بوو ناو گەرمەی قسەکان بووم و چمە ناو باسی قیامەت و قەبر و یعنی کەش و هەوای چوام دووس کرد بوو لەپڕ ئەو خەڵکەم دی سبحان الله هەمووی یعنی ئەهایان کردی لە ئەو لای چوون دوای ئەو زارە لە ئەو لای چوون ئەو زارە ئەوها لە خوارە چوون دوای چوونەوە پاش
دوای سبحانڵڵا بووە پێکەویش پێم سیر بوو مش خۆم تێک نەداوە قسەم دەکرد و ئاوەڕم دەداوە بزانم چیە لە پشتەوە دوای تەماشا دەکەم هیچ نییە دوای تەماشام کرد ئێستا کاک مەلاوەگوری کوڕم الحەمدولێ ئێستا مەدرسەی دینی تەوا کردی و چاری شەریعی و دوعای خێری بۆ بکەن گچکە بۆ کاتی سبحانڵڵا بن کورسەکەی باو باوانێ لەگە خەڵکی دەکرد دەچوە وڵای دەگۆ باو دەچوە وڵای دەگۆ باو خەڵکەش دەگەرەوی چون دەما پشتم گوت کوڕم شەیتان کەسی نەدیتۆ تو نەبی جا بووە پێکەنین سبحانڵڵەوە بەڵێ دەست خۆشی مامۆستا دەچینە لای مامۆستایی مامۆستا ئەگەر بینە لای جەنابێت قەت وا بووە لە منداڵی کاتێک کە منداڵ بووی کەسێک ئامۆژگاریت بکە یاخۆت مامۆستایەکی ئاینی بدینی یا کەسێکی ببینی برێ خۆزگا ئەمیش ڕۆژێکدا بێ ئاوە ئامۆژگاری خەڵکی بکەم و یعنی بیر لەوەی دەکردەوە یان هەنگاوت بۆی نابووەوە طبعا هەر کەسێک لە منداری ئەگەر بێت و بیری تیژ بیتن داهاتوشی زۆر گەشت دەبیتن بەبیرم دێ لە گەڕەشی بادەوەی کە مارمەند هەر لێ بوو مامۆسایەکی بەڕێز هەبوو خەتیب و خوتبەی دەدا یەختیار بوو تەمەنی هەستم دەکرد پیاوەک بوو ئیخلاسی گەلێک زۆر بوو لە قسەکانی بەڵام ئەدایەکەی کە ئەمنمەندار بووم هەستم دەکرد ئەدایەکەی وەکو پێویست نییە هەنی خەتابەتەکەی وەکو پێویست نیە هەرچەند زۆر ئیخلاس لە سۆزیم لێ دەخینەوە زادا دەنیشتم فکرم لێ دەکردەوە کە خوتبەی دەدا مەسەلەن هەتا زمانی جەستەی زۆر کەم بەکاردەهینە یعنی کە زۆر گرنگە مەسەن خەتیب زمانی جەستی بەکاربینی مەسەن ئەو هەڕق ڕادەوەستا و زۆربەی زۆرشان چای خوان لە سەرێکدا دەنا هەتا خوتبە تەواو بوو هەروە قسەکانیان دەکرد تەمەنەوە لە جەردەخینەوەی خەراتر بوو ینی کاریگەریی بۆ شوازەی نییە بەرامبەرەکان جا ئەلەوێ سوبحانڵڵا هەموو جار دەچمە ئەو خوتبەی چکە لە کمارمە نێزی بوو هەلو خۆم دەمگۆ ئینشاءڵڵا ئەمن دەبی ئیلا ببمە خەتیب سبحانڵڵا هەلەو کاتی دەمگۆ لەو کاتی بڕیاری خۆتدا دەمگو ئیلا دەبی ببمە خەتیب بەبیرم دێت تەمەنم 13 سار 12 سار 13 سار بوو لە مزگەوتێ یەکەم جار برن و قسەکردن و بەرنامەم بە ژیانی هەواڵانی پێغەمبەر بوو سەڵڵەهو عەلەیهی وسەلەم لەو کاتیکە ئیسفادەم زۆر لەو خەتیبەی کرد ئیسفادەکە کە تەماشەم دەکرد هەستم دەکرد وەکو پێویست ئەو ئیسلامە عەزیمەی ناگەینیت ینی بە هیچ نقاتە خاڵە بەهێزەکانی تێدا نەبوو کە بگەین لێ بەڕاستی لۆ خۆم بڕیارمدا هەلۆ خۆم بڕیارمدا ئەگەر خوای گەورە تەوفیقم بدا ئیلا دەبی بچمە سەمینبەری ئیلا دەبی بمە خەتیب جا خوای گەورە ئەو ئاەتەی نازیە الحەمدوللا یعنی دەتوانم برم ئەو مامۆستای ئەگەر ئەوەکو باسم کرد یان ئیخلاسیەتەکەی بوویتە قدوە لە بۆ من هەرچەندە ئەدایەکەی ئەمە وەکو برەی تێبینیم لەسەر هەبوو یەکەم جار هیچ لە ژان و ینی هەڵە و کەم و کورتی نەبوو وڵای سوبحانڵڵا یەکەم جار کە خوتبەمدا هەستم بەش لە ژان و شتی نەکرد یەکەم بابەتیش کە باسم کرد لە خوتبەی بەبیرم یەکەم خوتبە ساری 2006 بوو خوتبەمدا باسی ئەو ئاەتەم کرد مامۆستا قل إن كنتم تحبون الله فاتبعوني يحببكم الله باسی خۆشەویستی خوا و ئیتباعی پێغەمبەر صلی الله علیه و شتانم کرد هەرکە یەکەم خوتبەم گوتم باسی خۆشەویستی خوا و پێغەمبەر صلی الله علیه و شتانە بکەم کاریگەری لۆ خەڵکەکەی زیاترە لەرزین و شتیا لە هیچ دەستی پێ نەکرد بۆ شتەی نەکرد بەس شتێک هەبوو کاتی خۆی لە ینی ئەوە خارجی و پرسیاری جەنابەت لە خەتابەت ینی بەبیرم دێت جەژنی قوربانێ بۆ هەوکو ئێستاکە جەژنی قوربان بوو عادەتەن مامۆستانی بەڕێز لە جەژنی قوربانی هەر باسی زۆر قوربانی گەورەمان ئیبراهیم و ئیسماعیل دەکەن عەلەیهیمە سەڵات وسەلام ئەمریش کە باسم کرد دوای هاتمە دەرێ خەڵکە کات گوتە مامۆستا خەڵکێک پرسیاری هەیە تەمەن ئەوەی کە پرسیارەکەی کرد ئەهلی مزگەوتێ نەبوو بەس ئەهلی مزگەوتێ و پرسیاریان بیست بوو گوتیان ئەنگۆ باسی ئەوەی دەکەن حەزرەتی ئیبراهیم کاتێک بەرانە کاتە خواری سەر بڕا ئەدی سەر و پێیەکان چی لێ کردی سەر و پێی زەوتم باش ئەگەر گۆشتەکان خواردبی سەر و پێکەشە هەر خواریەتیان لێ کردی ئەدی لۆ دایانگۆ کرای کردیتانە سەر و قۆچەکان لە کەعبەی بەستایتەوە لەوێن دەرێ و نازانم چ شتانە گوتمەوە وەکو هاتە بەرچاوی کات خۆی ئیمامی ئەبوو حەنیفە ڕەحمەتی خوای لێبیتن دەرسی شەڕح دەکرد لە بۆ فەقیهەکانی بێتاقەت بوو دیارە بێهێز بوو پیاوە عەزیمە کاتێککە لاقی خۆی دەرس و پشتی خۆی هەبە دیواردا فەقیهەکان لە دەوری بەری بوون وتی لەو کاتی پیاوەکی عیملاق هاتە ژۆری پیاوەکی بەشان و بە هەیبەت و مندیلێکی فۆتەکی گەوری لەسەر بوو عەبای لەسەر شانی بوو ئیمامی ئەبوو حەنیفەش ڕەحمەتی خوای لێبی فەرمی ئەو پیاوە پێسی پیاوەش زۆر عالم بیتن ئەدەبن لاقی خۆی کێشا ئەوها سەرمەشقی دانیشت کە هات ئەویش باسی کاتی نوێژەکانی دەکرد گوت نوێژی سبەینێ ئەو کاتی دەبی ئەو کاتێک کۆتایی دێ هەتا هاتە سەر نوێژی مەغریبی گوتی نوێژی مەغریبێژ ئەو کاتەی دەبیتن کە خۆر ئاوا دەبیت ئەو کاتش کە کۆتایی دی و تا کۆتاییەکە باسی کرد ئەو پیاوەش کە هات بۆ ژۆرێ وتی قوربان پرسیارێکم لەو دروست لە کاتی قسەکانی ئیمام حەنیفە فەرمی من زۆر درم ترسا گوتم نەوەگە من هەڵەکم کردی بۆ پیاوە پێچی عالمەک بلێجێ هاتیبی گوتی ئەدێگە مەغریب هەردان هات گوتی
قلتم بقرآن قلتم الآن أنا قلتم إستا كاتي وأبو حنيفة بإسراعة لا قدرش كان نمزاني أو كلا قوريتي تدانيا نوش مغربة قدان هذه يعني قيامة دا يعني قيامة بالفعل إذا اشتكي زور خوش ملاي قوري كوي طبعا ملاي قوري كوي هالسنة كاتي زناب تنخسق وقرم بس هر اشتكى ترفيه وكزنات باسكت بسياري والله ما مستان وشتان دیارە ئەو پیاوە ئەگە برێم عقلی لە پێش سەردەم بوو مامۆستا ینی پیاوەک بووە ئیبداعاتی زۆر هەبووە مەلای گەورە هەتا قسەی خۆشەیە کات خۆی دەرێن لە ژیاننامە یادگاوەکانی خۆی نووسیتی دەری ئەمن هەموو پاشی عەسران خەڵکم کۆ دەکردەوە وتارم لەو خەڵکیتدا یەک پرسیارێکی گوتیان باشە تلووە دەکەم پاش عەسران گوتی وەڵڵاهی چاوەشێک هەیە هە لە ناو کۆیی لە چایەخانەکەی دیار لە کۆی چاوەشێک هەیە ئەو خەڵکی کۆ دەکات و تەپری لێت دە و خەڵکی کۆ دەکات و حەز ناکەم خەڵک بستەوێن دەرێ گومڕا بن حەزم لێرە ئیسفادەشی بکەن یان هەندێک لە سۆز بەرەو خەڵکەکەی ئەو زەدەرێک کابرا کاتی دیارە پرسیاری کرێت طبعا زۆر دێنەکرد مامۆستایان پرسیارشتی دەکەن وتی هاتی گوتی قوربان پرسیارێک مێ ڕەخنە چشم هەیە ئەجا گوتی ڕەخنەکەت باسکە وتی لە ڕەخنەم لە قورئان هەیە وتی کو ڕەخنە لە قورئانی ئەتوو چی مەلای عالمی چ دەزانی گوتی ناوڵ نەمەلا من نەفق من عالم بەس قورئانم تەواو کردیە یعنی شتێکی دەزانم ڕەخنەکە لە چێ گوتی سوورەتی ڕەحمان ئەوە چی ئەو مامۆستا سەلیم تاز کاک سەلیم خوێندی فەبیئایی ئالای ڕەبیکوما تکەذیبن ئەو هەموو جارە دووبارە بوویتەوە يعني يك زار خوای گەورە باسی کرد با تێ دەگەیشتن پێویست ناکەم ئەو زار دووبارە کاتەوە جا قاعدەکەیە کە ئەفەرمێ کەلمی الناس على قدر عقولهم لە قەدر عەقلی خەڵکەکەی دەبی قسەی بکەی ئەویش فەرمی ئەتوو کوڕم چ کارێ چیش دەکەی گوتی وەڵڵا ئەمن گوێ درێژێکم هەیە زمانی هەولێری خوێندەرێک کرد گوێ درێژێکم هەیە دەچمە هەیبە سوڵتانی بارێداری دەینم لەناو کۆی دەفرۆشم هەتا نیوەڕانێ ئەو کاتێکی لاک دەبشەکە دەم دەچمە ماری کەسابەتەکەمەوەیە گوتی زۆر چاکە گوتی ئەگە برێ کەرەکەی بڕۆ دەریچە گوتی دەرم هەچە گوتی ئەگە برێ ڕاوەسە گوتی دەرم هۆش گوتی ئەگە کەرەکەت ڕانەوەسە گوتی جارش کەس دەرم هۆش گوتی ئەگەر 100 جار ڕانەوەسە گوتی 100 جار دەرم هۆش گوتی خوای گەورەش ئەو قورئانی عاشق لەو کەرەکی وەچی تو ناردیا ئەوەندە جار دووبارە نەکات تێ ناگەیەتی وەڵامێکی پڕ بە پێسە دەست خۆشی مامۆستا گیان دەچینەوە لای کاک حاجی کاک حاجی ئەو ڕۆماندیت دەکەین گردنمان نازاکە بەس دەمەوێت پرسیاریەوەت لێ بکەم سەرەتای کاری هونەریت یاخود ئەو کاتەی کە جەنابەت لە مەکتەبێ بووی قەت مامۆستاوە بە گوتی سرودە گۆرانی برێ لەو کاتەیدا خەڵک مشەجیع لۆ پەیدا بوو خەڵک برێ وەڵاهی دەنگت خۆشە و لەوێوە سەرچاوی گرتیان لە پاشتر هەر لە بیداتی قوتابخانەی کە جەنابەت بەعەز کرد ئەمیان دەردەینە مامۆستاکان دەیانزانی کە من دەنگم خۆشە هەر برێن کە لە ڕیزی تەلەبە ڕیز دەبوون ئەمیان دەردێنە مامۆستاکان ئەلێ دەرە سرودم دەگۆ گۆرانی دەگۆرن ئێدی هەتا گەیشتمە پۆلی شەژەوە هەموو سارە هەر یەکەم دەبوومە حکمی گۆرانیەکەی و ناوە سەرفی نەزەرشیان لێ دەکردی کات و مادام گۆرانیان لێبرێ و حیسابی نەبووە کە دایانگۆری زانشکرد و میتوانی یەکسەر دایانگۆ مامۆستاکان وەرە گۆرانیش برێ ئەمش گۆرانێکم دایانگۆ بڕۆ دەرەستەدەوە هەر لە هەینەوە هەر لە منداریەوە برێن ئەو گۆرانی و مەزم و شعر و هەتا ئێستا شەر بەردەوام دەست خۆش بی جا ئێستا چ لۆ ئامادە کردیە ئەنگۆ پێتا خۆشە و پێ خۆشە لە خزمەت زۆر باش ئەمەوە جێمان لێو لە خزمەت دای مدد يا الله مطلعي سبعي سعابة مسري صدق يقين أي سبع سالاري فوزي أنبياء مرسلين بنوازش ذات يقوم صحبته دنجته شايدي تعزمي توبو يا وري روح الأمين مشيت وزيد من أتريد ما في خيار
يعني بو تأثير بنيش عيني سرماي خاچين رولشك يوم غيرتو أن شافعي زمر يمين من قنا بارو خزالتو شفيع المذنبين أمان أمان أيدي النزير ويمتان أدوي كبار قراري أيدي النزير ويمتان أدوي كبار قراري بدار بدياري بدار بايداري بدار بدياري بدار بايداري وباقي ما يرضي باقي الله سمايك يا خساري وباقي ما يرضي باقي الله سمايك يا خساري ومزرعي فقيري سرمايك يا بياري ومزرعي فقيري سرمايك يا بياري زباني بين فتوري الله سلطاني بين قصوري زباني بين فتوري سلطاني بين قصوري رزاقي مال أموري أو ديري دي مكاري رزاقي مال أموري أو ديري دي مكاري فيروزي تاخي قادون الله مزوعنا نقشتويا فيروزي تاخي قادون مزوعنا نقشتويا يقود لعني رجيا أسيرك ضراري يقود لعني رجيا أسيرك ضراري صحران واردي شوقة الله أرشد ما يتابان صحران واردي شوقة الله أرشد ما يتابان دوزاري شروش بمعملو عمالية معلومة موت في حاسي الله ما عندك بكور ديه معلومة موت في حاسي الله ما عندك بكور ديه تناوين بكور دي قياد نكلا ومادحي باليه تكسنا يا بكور ديه نكلا ومادحي باليه دەنگ نەرزی یاخۆ بە خێر بێەوە مادیمان کردی دەچینە لای کاک سەلیمی کاک سەلیم زەنابت ماشەڵڵا لە مێژە توش هونەرمەندێکی سەرکەوتووی و لە سرودی ئاینی و لە بۆنەکان ڕۆڵی کاراتە بووە لە ئێستادا هیچ سرودەکرد لۆ ئامادەکردین بەڵێ وەڵا ئامادە ئیشاڵڵا مەس حەز دەکەم هەر بە بۆنەی ئەوەی جەژنە سرودی جەژنە بڵین ینی پێش ئەوەی سرودی زژنە برێ هیچ شتێکی نوێت نییە وەنیا جارێ حالێن نەوەڵا جارێ لەگەر ئەو وەزعی قەیران و قەیران هونەرمەندانیشی گرتەوە تاکید هونەرمەندانیشی گرت بەرە سپاس دەکەین دەست خۆشی لێ دەکەین سەلامت بیاڕەبی ئەگەر لومان خۆشحاڵ دەبین ئەو سرودە هەر لە کۆنەوە گوترایە زۆرم پێ خۆشە خەڵکی شەر پێیان خۆشە جژنە جژنە جژنی موسڵمانان دوخوالێن بەدورن هەمووتان جادان لە باتی نقل و چکولێت و جژنانان لە باتی نقل و چکولێت و جژنانان دوخوا بۆچی لەسەر شتی ئاسایی
نەرزی یاخوا بە خێر بێەوە دەستخۆش بی مامۆستا دێنەوە لای بەڕێزت بە سەرهات و ڕووداوی عەجایبتان هەیە مامۆستا دەجێڕنەوە مامۆستایەک دیارە جارێک باسی بەهەشتی کردووە ئەوەندا هەر ویستی تێجا مامۆستای وا هەیە زۆر یعنی گەشتبینە حەزی لێ خەڵک بەو ڕوانگەیەوە زیاتر بێتن لە بۆ ناوی ئیسلام کە باسی کردێ گوتی پەنجەرەی لەلا بە گوتی وەڵاهی بەهەشت چونە باش ئەوەندە ئاسانە وەکوکردنەوەی ئەو پەنجەرەی دەرە هەر یەدەی پەنجەرەیەوە کردی هەر نەبوویتەوە ئاخری بە تێلێ قەیم کرا بۆ هەموو خەرک پێکەنین یعنی قەت شتیوالت بەسەر ناهاتێ لە وتارەکان یان ڕووداوە چیوا لەو شێوازەی طبعا أكو جنابة فرموت أما بحكم وكا يعني عمرك ناو خطابتين أما لا يعني اشتاء كان واعظ بوما النوتسي وش خطيب بما يعني عمرك ناو خطابتين بالفعل ناو خطبة بو يعني اشتي السري وزلم بيشتريش باسم كرديها وكاتي هلا مزقبتي عازي عبد الباقي بوين ببيرم دي خطبة كا باسي إسراء ومعراج طبعا إسراء ومعراج يعني معجزة شي قورية كأودو قشتك خواهي قورة بيغمبر دك عليه الصلاة والسلام يشان لا مكي بيروز دبو مسجد الأقصى لو يجلو أسمان كان دوات يجلو خزمت خواهي رب العالمين زل وعلا وخواهي قورة هذا فكرون دكا لنوريه من آياتنا كخواهي قورة ما بستي وتسن آيات قالك نشاني بيغمبر بدا تاكو الدلنيا بكتشون وكذلك نوري إبراهيم ملكوت السماوات وليكون من الموقين بهم أشوا وشويز ببيغمبر بك عليه الصلاة والسلام منش باسي آيات كانم دك ديك لو أنا قيسك بيم للسوي دا قلت كبيغمبر صلى الله عليه وسلم كبلاي قومك داد الروكا سريان لسبرد وببردي قورا بسريان دادن سريان باندك نو زاقتي أول شيء جبريل فرمي أوانك سريان بقرسيل وسزدي دادنين يعني أوانك بقلب قناين ونشر دستن لما ناخذ بكي باسم قلت ملائكة كان أوزورك سنة دين سريان لسبر دادن بشاخي قورا لسريان دادن أو زو شاخي لدا تصاو درد باريخين في سقيدك دمار لك بولوتي ديت الدري بشوي شوي يقلي دامي في تشي لدا زور عندي كابو في تش نام كون في تش نام وشي وهاش كنت في تش زور عندي كابو راس دمك راوستام يعني قلت يعني بنجي داوا كم ناو مسقفتك مو جاله في تكيو يعني وانت تاسيدك لزياتي في تشي لدا طبعا هو خو بس هذا ناخذ براز يعني اشتشي يعني مفازي وبخم يعني هر دمك راوستم دواي خذ بكم دس بيك زور بي غريب يعني تصوري ومن ذكر دواي كابر النبي بس خلكش عشاير بون يعني خلك طبعا بزقاده قصدي خلك شلونك لبو شلونك اشتقدر دبري كسر سلمانه ديار خلك شي في تسر سلماني خو يقدر دبري بري دست خوش ما مستجان ما مستجان ايوش بهمان شو سفري عجو عمرتان كردي ان شاء الله تسوينا الحمد لله مالي خوي درين لوين دري نازانم زنابت بجيماي لخلشي اواي هو كاركي تسبو بجيمانكات لبرتسبوها لخلشي دابراي والله دار السهرة شيء طبعا ما يقول قبولك عندك سوينا أما زالك أو خلقي توزق ما مساهم مسترقالا يعني حتى لنا قلنا خلقه وكاتك لكاتي تسونويا بخون بنون حتى لتعريب الزنمينين وزامج أو كاتي زور هم تعلم نو خلقك كيدا حتى نوجي بياني ما باش نوجي بياني هرب تعلم نو خلقي ده تاروج هرات آخر الشحن هم دابزيس هزم نما برين هم مشتكل ما تزن تام تسمي كردو خروجي مالي دابو لصالحي راوستابون بس ما بسيناو تاري ساوري ما داك تاري بيتون بسيناو تاري لو كاتي مجموعة خوشكبراك لدوري بري من راوستابون همش هر استاكم مزج كردين بل هر او هاوم يك زنتاش بمنك عايز زمزمي تريس كم بينو مابو بارشم بينو مابو طبعا سكو بارا من هم سيرف كرب قلت ما دسينو مار يعني بيسما بارينيا قلتم كاكا ام لاني توزك سر خوشي بالشينم ياك توز قلتم اگر دنيا متاري هاد نكن ام لبير بكن او سبحان الله كردواري خومان يعني حتى استاش هر او هاي ما مسا هر تعربي كز ناس يعني حتى جنو مير زاربي يك دي بزديرن او دم زاني حس هم تماشي دو بري خوم كرد هر کو دانش من لدانش نو من خوم لكدو لدانش هنده هلاك بوم تماشام كرد يك بشر لدور من مابو كردواري دري بوني خين لدات او صالي ما بساي الا من لي كثير نبو زور بيسير بو ساي خوم حالك قلت ندبي خون بي او الراز بي باشا جماعتهم يعني كان ببيري نبو بري ام غاز بكاتن تماشا تلفون ابو زام تلفون لو هيس تلفون لو من كردبو ده تماشا ممكن رسالك هات ويسيان بيوندي كان تقريبا 16 دقيقه بيتسو يعني 16 دقيقه تقريبا او مسافه 16 دقيقه بتاخلك نيزي 6 نفر سواري تهاريبو والله لو كاتي
تەمان گوتم الحەمدولە خوا پیرمێردێک نەبوو پیرەژنێک نەبوو دەنا جەڵتەری دەلێرە بەتەنێ بە جمامە چمەکەن ئەوانەی کە زابتی جوازات توشتانەوت بکاکە ئەمن بە جمایمە گوتیان لەو بە جمایەت و گوتم وەڵای وا هەستەکەم کە خەوم لێکەتی گوتیان بڕۆ خەوەکەی تەواکە مادەم تارەکە تازە ڕۆی ئەمنیشتم دانیشتم دوای ئەو جارێک کۆمەڵ خەڵکی ئێرانی هاتن گوتیانەوەرە لەگەم وەرە ئێرانی و ئەمش پرسیارم دەکرد گوتم باشە ئەم بێمە ئێرانی بە تارێدا بزم بە چەند دەگەم مەهاباتی حسابی شارە کوردیەکان دەکرد گوتیان بە 16 ساعاتی بە سارێ ناگەم مەهاباتی جا گوتم من هەر لێرم باشتر هێشتا نەک بچمە دەرێ وەڵا ئاخیرەکەی هاتن ئەو زابتەکان گوتیان ڕحلەکەیە ئێوارێ ئەتودەی بچوو بەغدایە بەغداش ئەو کاتی وەزعی زۆر ناخۆشما مەسەلەی سونە و شیع و شتان لە گۆڕێ بوو ئەمەش بەخۆ بەڕوو و قاتەشی ڕەشم لەبەردا بوو جەمەدانی بڕەش بوو گوتم بچمێن دەرێ هەر کوکو دابەزم گوتیانم ڕدێن بتاشە گوتم وەڵای ڕدەی ناتاشم گوتیان لەی لە دەمات هەر عێراقی لۆ ناچی عێراقی گوتم ئاخە ناسمە بەغدایە گوتم بۆ شێوازی ناسمە وەڵا خوا خێرا بنووسی سارە چالۆ بگرت بە تایبەتی هەمویان ناردێ فندقی لە فندقی یەک بەشەر نمابوو یەکسەر ئەمنیش هەر بەدرەکی عادز هاتمەوە بەیتێ لێن دەرێ یەک دوو شەو مام و وەڵا کۆمەرێک براوانە پەیدا بوون لەوێن دەرێ گوتیان ئەمە دەچینەوە هەر لەگەوان هاتمەوە الحەمدوللا باردۆ خۆیانی قسەکە ناخۆش بەس بوتی یادگارێکی دەبووە وتارەچان پێش وەختە لەو بدەی کە بەجێ نێرن دەستخۆش مامەستان خوا سەرکەوتانکە کاک حاجی دێنەوە لای بەڕێزت پێمان خۆشە شتێکی دیکەمان بۆ برێ ئاوالا لە بۆ بینەران پرسیارمان زۆرە بەڵام لە بەرەوەی کاتەکەمان ماوەی کەم مایە أي حبيبي أي حي وكبري مبابة يا دس سري ولا قطع عمنا بمقصنا يا پیغمبری دلیل عالم محمد صلوات ار قربانی نایا وقتنا یا الله قربی خوایا دردو بایا الله یا نبات خیری رسول یا الله هەر زوڵالبی یاخوا بە خێر بێنەوە خوا پاداشتان داتەوە
خوا سەلامەت تاکە یا ڕەبی مامۆستا گەربینە لای بەڕێزت شتێکی وا هەیە نامۆیە کە خەڵک هەر ئێستاش بەردەوام برەوی پێدا یاخۆت لە ڕادەبەدەر تێیپەڕاندیە کە ئێستا کەوەی لە هاتێ خەڵکانێک پیا بوون ئەوجە بە زۆرزانی یان بە نەزانی دێن خەلکی هەم لە جومعە و هەم لە جەماعات و هەم لە نێژی جێژ نوشتانە سار دەکەن و بە بیانووی ئەوەی لە قورئان دابی دەکەین بەڵام ئەوەی لە سنەت دابی وەری ناگرین تەبەن ئەوانە کەسانەکەن ئینکاری سنەت دەکەن تەبەن خۆی لە خۆی دەبوانە بڕوان هەر بە قورئانیش نییە لە هەر جێیەک يعني مدي تشيع بقوت بي هرتي كماتي اينو افكاري عندك دينين لبو ضعيف كني اقول كديار او منطقه مشكا زور بزوري خلشي السنه نشينا طبعا مؤامره لسه ذكري يعني بيقدر خريق ذكري يعني اخوك بس يقدر بخيني يقدر بشين توا لو بيني اما ضعيف دبين دوش مكامات يدا بقوه دبين اول شيء او زني يجي جيجناكا او جيجنا بيروزاناكا او ز سنه جيجناكا كبراستي وشتي يعني زور ناخۆش ینی شتەکەەوە دوورە لەو شاعیر و دوشمانەکە ئیسلام لەناو ئێمەیدا هینایە دەست خۆشبی مامۆستا گیان دەچینە لای مامۆستا شێرزادی مامۆستا دیارە هاوڵاتیان دەم و جەمیان نییە لە بۆ ماری مامۆستای پێیان وایە دەبێ بەردەوام دەرگای ماڵی مامۆستای کراوە بی کاوە شەر ناکرێ مامۆستاژ ئینسانێکە و پێویستی بە ئیسراحەتە یعنی قەت وا بووە ینی لە شەواندا یان لە کاتێکی درنگانی شەوێ یان لە کاتەکە هەو نەبووە تەلەفۆن بکەن یان لە دەرگای بدەن لە کاتێکدا ئەو پرسیاریان ئەوی شەیەتی دەیکرا بە کاتێکی دیکە و بە ڕۆژێکی دیکە بکرا بایە شتیوا لە ڕوویدایە بەڵێ تەمان مامۆستان ئەو شتانان هەموو نەک دەبارە چەند بارە لە سەریان دووبارە بیتەوە ئەگەر مامۆستا تەلەفۆنی دابخەلوانی خەڵک پرسیاری هەنتیکەی لەو دروست بیتن کە تەلەفۆنش دەکاتەوە ئەو دەم و زەمینە جارە و سعات 1:30 شەوێ تەلەفۆنیان کردیا بەخۆی خەونەکی دیتە لە خەوەکەی هەستا توێکسەر تەلەفۆنی کردی مامۆستا خەونەکە معنایتیە يعني بسيار لشتشي جرينجو قبل نكرديا ڕۆژیش بێتن هەر بەیانیش بچوو بە احتیالی بسیارەکە بکە ئەوجا حالەتکە زۆر ینی عجایبتر ڕوویدا زۆر جارن مەسەرنەما کێشێکی وها بە مەچوویە ناو وەزعەکەی کە کێشەکەی حەسم بکەین حەل بکەین دوای ئەوەی کە هەموو خزم و خۆش یەکدی بووینەوە پێکمان هیناین و دانیشتینە ئاخر یەکێک معارض بووە معارضەکەشمان هینە لە ئۆپۆزیسیۆنی وازی هینا ئەویش بوویتە هەر ئەو جەماعەتێکە لێی دانیشتیە دوای ئاخری کە مەبەستێکمان هەبوو تەمان ئەمە لێرە ئەویش ئەوە بوو کە هەدەفێک جێبەجێ بکرێ هەدەفەکە بەڵام ئەو کەسێک کە معارض بوو لە ناخی خۆی هێشتا خاوێن نەبوو سوبحان الله دوای یەکسەر شەیتان هانیدا سواری سەری بوو دیسان سەر لە نوێ ئاژاوەکەی دروست کردەوە کە دروست کرد دەماسی پێ دەماسی ڕاکێشا من محەممەدی کوڕشم لەگەردا بوو زۆر گچکە بوو هەتەمەنی 3 سال ئەوا دەبوو زیڕاندی خەدەماتە ڕاکێشا مندارێکی واسیلا ڕاکێشان لێ دەبە مستەوانە زۆریان تقریبا لێکدا ئەو دانیشە و جوون پێکدانەوانە وڵا ئاخیرەکەی ئەمن بەخسە بە ئاەت و بە حەدیث و بەوە هەتا ساردم کردنەوە تۆزە گۆزە دەمانچەکان لە سیرایەکان لەوی ساندو نەشان دەکردن هەندێکمانەوە ئەوجا ئاویان هینا ئاویان تەوزیع کرد کە ئاویان هینا یەکەم کەس ئەدەبەندە دەرە مامۆستای ئاوەکەی ئاوەکان دامن گوتم مامۆستا بخۆ ئەمەش ئاوەکەم وەرگرت گوتم ئەو کەسەی کە شەیتان هەستە لەسەر منی بوو گوتم ئاوەکەی بخۆ گوتی وەڵڵاهی ئەو ئاوی ناخۆمە گوتم لۆ ناخۆی گوتم فەرشی تێدایە هەستا درم نەرم بی من پێک بێمە لە نامێ درم نەرم بی ئاوزا دەرێت تێنەگەیشتی لە بەرای خۆی خێراترا کۆتا پەیامت مامۆستا ئەگەر کۆتا پەیامت کۆتا پەیام پڕ بەدڵ ینی بەڕاستی پیرۆزبایی لە جەنابتان دەکەین دەست خۆشتانی دەکەین خوای گەورە پاداشتانەوە زۆر سپاس بچینە لای مامۆستای مامۆستا جەنابی شێت هەر یەک لەو ڕووداوانە یەک تەلەفۆنی لۆ کردبووی ویست بووی شەڕ لەگەر بکاتن بەڵامە تو بە قسەی سارد کردبەوە ئەگەر لۆمان باز بکەی لە هۆ بینەران ئەوە طبعا فترەی زۆرە تەلەفۆنم قەپات بوو ئیلا ئەو کاتێکی دەم کردەوە ئیشم پێ باە ئەمەش وەختی بانجێ بوو سبحان الله بانک تەواو بوو تەلەفۆنیشی زەرور بوو تەلەفۆنم کرد و هێستم تەلەفۆن بکەم ڕازەوە دەمێت تەلەفۆنەکەم لات تەلەفۆنەکەم هەگرت سبحان الله کە هەر تەلەفۆنەکەم هەگرت يعني كابروتي ما مستر اخوي ناترسي روج كامتي قد دقرمت تليفون لو قبات كرديا بالفعل خلش حقتي ما مستر يعني خلق دريتون دبي تليفون دك ما مستر خوش دبي طبعا ما مستر زناب تندزن والله ما بيساس على خدمه خلشينيا يعني من عفتي روج دزقالو بشيشه كومولاتي كان كاتا كايتر بيس برنامج راسته اخوي هلا خدمه خلشينا بلام كاتا شي دبي كنت تليفون بيس بق استمالير دانشنا خونا كلم تليفوني بكم طبعا حر مزايل ندا كل السخو بعد حر مزايل ندا قلت بابا تازه جيشت مزقتي مدينه من ورا زمن امام خطيب من مزقتي مدينه من ولا قرت شاولي رمني تازه جيشت مزقتي مدينه قلت امام استاذ السلام على پیغمبر بخو عابس تم قرباني مزقتك كشت من اوبر عملك ابو مدينتي كيوا سبحان الله كابر زور بعد قلت مزقتي مدينه من ورا بمزقتي پیغمبر تيجي كوثر دنجي نزم كت امام استاذ ساوكم زور سلام عليكم اخو عافيس
ئەوم بەسرادە مەرێ کۆتا پەیامت تاوان کۆتا پێیام ئەمە لە جێژنی قورباندانی و یەکێک لە حکمەتەکانی جێژنی قوربان دەبی ئێمە فێرە قوربانی دابین و بالفعل ئەو وەزع و بارودۆخی ئێمەش لە کوردستان بەڕاستی پێویستی بە قوربانی دانا. خوای گەورەم ڕۆژێکمان بکاتە خۆشی و دەستخۆشیش لەوێ بەڕێز دەکەم لە کاک حازی و لە کاک سەلیمیش خوای گەورەم فەقیان کار و کاکە محەممەد و وەی بەرەزی ئینشاءالله بەداشتانداتەوە یا ڕەبی. کاک حاجێگەر جەنابەت دوا پەیام لە بۆ خەڵکی. لە کۆتاییدا ئەمنیش زۆر سپاسی زەلامتان دەکەم، سپاسی کەناڵەکەتان دەکەم. هیوادارم هەروش مامۆستا گوتنی ئەمش دەنجی خۆم دەخەمە دەنجی پاڵ قسەکانی مامۆستای بەڕێز ئەو چی گۆ دەمیش حین قسەکانیوی حەز داکەم دووبارە بکەمەوە. بەڵێ زۆر سپاس دەکەین گەربی دەیە کاک سەلیمی و کۆتاییەکەشمان ئینشاءالله بە سرودێک دەبیتن. دەستخۆش کاک حازی دەستخۆشی لە بەڕێستان دەکەم، هیوادارم لەو بەرنامە جوانە بەردەوام بن و مامۆستایانی خۆشەویستیش هیوادارم ئەوانیش بەردەوام بن، دڵمان ئاو دێر بکەن بە وتارە خۆشەکانیان، خوای گەورە سەربەرزیان بکە، هیچ شتێک ساردیان نکاتەوە، هیچ شتێکیش تەسیریان لێ نەکا ئینشاءالله. و سپاسی هەموو لایەکتان دەکەم، خوای گەورە ئەو برانەی خۆشەویست پشتکامیرە سەربەرز بکە و هەموو کاتێک ئێوەش شتی جوانمان پێشکەش بکەن و بەردەوام بن ئینشاءالله. زۆر سپاس. بەڕێزان خۆشەویستان لێرە دەمانەوێت کۆتایی بە بەرنمەکەی بینین، دووبارە جەژنە پیرۆزە لە تەواوی مسلمانان دەکەین. لێرەدا بۆ ئەندازەی دێنە کۆتایی بەرنمەکەتان، بەرنامەی تایبەت بە جەژن بە سرودێک لەلایەن کاک حاجی نیزامی با بفەرمی. مولاي صل وسلم دائما